كاتك إمام عمر سلامي خوای لەسەر بێت بە بەردەم کەنیسەیەکدا ڕۆیشت سەیری کرد قەشەیەک هاتە دەرێ ئەم قەشەیە چاوەکانی سوور بووە ژنی نەهێناوە لە ڕوولاواز بووە بێتاقەت بووە ئەوەندەی شەو نوێژ و نوێژ بکاتن و خێزانێکی پێک نەهێناوە لەبەر ئەوەی کە بەو نیەتەی کە خودای گەورە ئاپەرستێت بەڵام چاوەکانی پڕ ئاوبوون یعنی دڵی بەو داماوەستەوتی سیرکە ئەو هەموو مادی بوو نەئەکات لە کاتێکە خوای گەورەش لێ قبول ناکات بۆ چونکە هەدەفەکەی نەپێکاوە ئەم ئاەتەی خوێنەوە کە فەرمی عاملة ناصبة تصلى نارا حامية بەڕاستی هیلاک و ماندیە لە هەمان کاتە ئەشخێتە ناو جەهەنەمەوە ئەم دەرسە بۆ چێیە ئەم ئاەتە بۆ چێیە ئەمە دەرس و عیبرەتە بۆ ئێمەی موسڵمان کە نەبادە وەکو ئەوانە بکەین ئێمەش نوێژ و ڕۆژی و قورئان خوێندن و شەو نوێژەکان و هەوڵ و کۆشەکان و مادیبوونەکانمان بە ڕیاضە و بە وەرزش و بە تەندروست بزانین لە کاتێکە کە ئەمە خوای گەورە بۆ ئەوەی داناوین بۆی کە خودای گەورە بپەرستین تەبارەکە و تەعالا بۆیە داواکارم لێتان ئەم شتانە بجێڕنەوە سەر ئەسلی خۆی بڵێ بۆ ئەوە بە ڕۆژیمە بۆی چونکە خوای گەورە فەرزی کردووە گومان لەوەدا نییە کەسمان گلەیمان لەوە نییە هەر شتێکە خوای گەورە دایناوە حکمتێکی لەگەڵدایە بەڵام حکمەتی بە ڕۆژیبوونی ئێمە پەرستنی خودای گەورە تەبارەکە و تەعالا خوای گەورە بۆ تەندروستی ئێمە دایناوە ئەمە کاری خودای گەورەیە خوای گەورە شارەزای بە ئێمەوە چ شتێک بۆ ئێمە باشە بۆ دنیامان و بۆ قیامەتمان ئەزانین کە بۆ مەعیدەی ئینسان باشە بە ڕۆژی بین گومانمان لەوە دانیە گلەیمان لەوە نییە بەڵام ئەمە هەدەف و غایە نییە لە پەرستنی خودای گەورە یاخود لە بە ڕۆژبوونی ئێمە وا بزانین تەنها ئەمەد بۆ تەندروستی ئێمە باشە بەڵکو با بزانین ئەم عیبادەتانە ئەمە پەرستنی خودای گەورەیە بۆ دنیامان باشە پێشی ئاخیرەتە وە کاتێک بەخوای گەورە شاد ئەبینەوە پاداشتەکەی لە لای خوای گەورەیە چونکە نیەتمان وا بووە کە ئەمە بۆ خودای گەورەیە تەبارەکە و تەعالا